سڵاوتان لەبێت. کێشەی نەمانی پارە لە بانکانی سلێمانی دەبرێتە دادگا و پەرلەمانتارێکیش دەڵێت ئەوەی بەرپرسیارە و سکاڵا لێکراوە لەم دۆسیەدا. مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێم و قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەت و ئاوات شێخ جەناب وەزیری داراییە. لە کۆنگرێکی ڕۆژنامەییدا کە پەیامنەری شاپرێز ئامادەی بوو، عومەر گوڵپی ئەندامی لیژنەی دارایی لە پەرلەمانی کوردستان ڕایگەیاند لە هەولێر و دوهۆک بانکەکان لە سەدا 2 پارە دەدەن بە کۆمپانیەکانی دەرمان کاوە زۆر کەمە و ئەگەری ئەوە هەیە ئەو کۆمپانیانی کۆڵەتی دەرمانیان باشە بکشێنەوە و مامەڵە لەگەڵ حکوومەت نەکەن و کۆمپانیای کۆڵەتی خراپ بێنە پێشەوە. ئاشکراشی کرد کێشێکی گەورەتر لەوە ئەوەیە ئەو لە سەدا 2 لە سلێمانی هەڵەبجە گەرمیان و ڕاپەڕین هەربوونی نییە و هیچ بڕەپارەیەک نادرێت بە کۆمپانیەکان. ئێستا کێشەی ئەم سنوورە خەریکە دەگاتە لووتکە و بەو هۆیشەوە تەندروستی سلێمانی تووشی کێشێکی گەورە بووە و 4 ملیار دینار و گەرمیانیش ملیارێک و 800 ملیۆن دینار قەرزاری کۆمپانیەکەی دەرمان و کۆمپانیەکانیش دەرمان بۆ ئەم بەڕێوەبەرایەتیانە دابین ناکەن. ئەو پەرلەمانتارە ئاماژەی بۆشدا کە بەهۆی نەبوونی پارەوە چەند پرۆژێکی گەورە و گرنگ و استراتیژی لە سنووری سلێمانی و گەرمیان و ڕاپەڕین پەکیان کەوتووە. تاژڵێت دووسایدکردنی ڕێگای کەلار بۆ دەربەندیخان ماوەی 10 ساڵە پرۆژەکەی ڕاگەنراوە. سەرۆکی ئەنجومەنی وەزیران دەڵێت بڕیارماندا بە تەرخانکردنی 6 ملیار دینار بۆ ئەو پرۆژەیە و وەزارەتی داراییش بە هەمان شێوە، بەڵام کاتێک کۆمپانیا دەچێتە بانک تەماشا دەکات 1 دیناری تێدا نییە. ئەویش ئیشەکەی ڕاگرتووە و شەقامی 100 مەتری بە هەمان شێوە و ڕێگەی دووسایدی حاجیاوا بۆ دوکانیش بە هەمان شێوەیە. تاکیدی کردەوە کێ بەرپرسیارە لەم دۆسیەیە بە دڵنیاییەوە سەرۆکی حکوومەت و جێگرەکەی وەزیری دارایی. ئەوان بەرپرسیاری سەرەکی هەموو ئەو قوربانیان کە ڕۆژانە ڕوودەدان. ئەوەشی وێت بە ڕێگەی پەرلەمانی و جوڵاندنی ڕای گشتی هەوڵماندا داوامان کرد سەرۆک و جێگری سەرۆکی حکوومەتی هەرێم و وەزیری دارایی ئەم کێشەیە چارەسەر بکەن، بەڵام نەکرا. بۆیە پەنامان بردات بەردادگای بەڕێز و هیوادارین بە ڕێکاری دادوەری ماف بۆ هاوڵاتی و بەرژەوەندی گشتی بگەڕێنەوە.